کاکەمال ئەو سەردەمەی کە هەربال چونکە ئەدەب و هونەر هەمووی پێکەوە لینکی بەیەکەوە گرێدراون لەو سەردەمەیە ئەوەی هاتە بواری هونەرەوە هەر وەکو ئێستاوا بوو خەڵک خۆی هەڵایە دەریای هونەر و گەورە ئەبوویان بە چەند فیلتەرێکا تێپەڕی هەتا گەشتەوە بەتایبەتی لە سلێمانی ئێمە من خۆم کە چوم لە چالاکی قوتابخانەکانەوە چوم کۆرس لە پێش دەستم پێکردووە مامۆستاوەلیم ڕەحمەتی تەمرینی پێکردم و یعنی سۆڵفێچەکەی لەگەڵ ماوە دەنگم بەدڵ دەنگی بەدڵ نەبووایە بە حافیز بێ بڕۆ یعنی چەندین تەلەبی ئیزنە ئاوەشلاباتوە اینجا دوای ئەوەش ڕۆژانە پێشوی تەمرینەکەی کە ئەوەی کە بۆمان هەبوو مەسەلە کۆڕاڵەکە کورس بێنەوە ئەوەیە ڕۆژانە سۆڵفێچمان کردایە اینجا تەمرینەکە چون سەر تەمرینی کەلیماتەکان وینەکان ئاوازەکە لە من دوایەوەش کە چوومەتە تیپی مۆسیقای مەولەوی فترەیەکی زۆریش سەرۆکی تیپ مۆسیقای مەولەوی لە ساڵی 83 تا 91 بوانە یعنی کە کەسێک پێشنیارێکی بناردایە بۆ بێ بۆ گۆرانی بێش ڕۆژێکمان بۆ دیارێ کرد لیژنەیەکمان هەبوو جۆمان مانوەرەکان بەخێبی خێرات کۆمەڵە پرسیاری حتادیمان لێک اینجامانوە شتێکمان بۆ چی ئەزانی بە زۆر خۆشتێ ئەیتر ئەیوت ئەگەر بەدڵمان وایە ئەوە لە پێشەوە ئەگیراوەکو لایەن گرێک ئەگەر بەدڵ نەبوایە ئەمانوی ڕۆژیکە وەرەوە لە لەوحەی ئەلانەتەکە نەتیجەکە بۆڵەواسیانی لە ڕوومان ناهاو پێ بڵن کاک خۆ حافیزی وەرنەگیرای ئەدەبیان جوان نەبوو خۆ ئەگەر وەرەژگیرای عینش هەر لە لەوحەی ئەلانەتەکە پیرۆز بامان لێک وەرەژگیرا ئێجا دوای ئەوە فەتێکی زۆر ئەوەی هاتوچۆی کردا بۆی کە لە جەوەکە لەگەڵ جەوەکە ڕابێ زۆر جاگە گۆرانیەکیمە بۆ گۆران بێژی کردە تۆمار کردە ئەوە کۆرس دەوری وایە ئێجا فێری ئەومانە کرد لەگەڵ مۆسیقا چۆن گۆرانیەوە چۆن ڕان لە کوێ ڕاوەستێ ئەوانە هەمووی فیلتەرێک وا پێم وابێ لە بیدایەتە وایە هەچ کەسێ ببووە بە گۆرانی بێژدارێک تۆزێ کۆرسی کردا لەگەڵ کۆرسا بواە و لە پێ بیدای کە ئەگەر وەربگیرایەوە یەکسەر وەرناگیرا بڵێ پیرۆز بێ بووی بە ئەندام ئەمان پیرۆز بێ وەکو لایەن بگرێک فترەیەک لەگەڵمانە وەک گیراوی وەکو لایەنگە پێویستمان بە کۆرس بامان کرد بە کۆرس ئەمانوت ئەوە بەرانی تۆمارەکەی نیە لە هەرێکی ئاوازی خۆی بێت ئاوازێکی خۆشی بێنایە باش وایە پێمان قوبوڵ کرد هەرچەنگە لایەن گرێت دوای ئەوە تروردەوە فترەیەکمان بەدان دوای فترەکە بوو بە ئەندام یعنی ئەو وەختە گۆرانی بێش وا پێ بەڵام ئێستا بەیانی شەوە چێتە ماڵەوە لەگەڵ یەک دوو برادەرە سیدی پڕەکەن و بۆ بەیانی بۆ بە هونەرمەند ینی لە شەوە ڕۆژێکای بە هونەرمەند زۆر ڕاستە من جاران وەکو خۆم پەیمانگەی هونەرە جوانەکان هەتا 5 ساڵ تەواوەکەی ئەبواە لە فستیڤاڵی ساڵانە بەشدار بوویتە کورسیانای تێ بۆە قبوڵت کردایە سۆلۆ بواە یاخود بە سنگلی هەموو گۆرانەکە تۆ خاوەنی بوویتە بەڵام ئێستا ئەگەر ئەو دەنگە ڕەفزکرێ ئاساییە ئەگەر پارەی هەبێچێ لە ستودیۆیەک تەجیلێکاڵی خۆمە و تەواو ئەشیا بە تەلەڤیزیۆن و بڵاوی ژەبێتەوە بەڵام بەداخەوە ئەم چەند ساڵی ئەخیر فیلتەر بۆ هیچ شتێک نییە وەکو مامسا جەمال فەرمووی بۆ شعر بۆ گۆرانی بۆ هەموو شتێ ئەمەل خان بە بۆچوونی من زۆربوونی هونەری بۆر زۆر و بۆر بووە بەڕاستی هەر کێشە لە گۆرانی بێژەکانان نییە کە هەر کەسێک بێت گۆرانی گەڵێت و بۆی ڕیکۆرد دەکرێ و ئەمانە بەڕاستی کەم تەرخەمی زۆر لە ینی تریشی تایە لەوانە توان بڵم لە کەم تەرخەمی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بیگرە بێتە خوارەوە تاکو فلتەری تیڤەکانیش هەمویان نەکرد فلتەری تیڤی تەنانەت بەرنامەی تەلەڤیزۆنەکانیش بەڕاستی ئەبینی زۆر جار لە گۆرانی بێژی وای هێنرێت بۆ بەرنامە تەلەڤیزۆنەکان قەبارێکی گەورەی ئێرێتێک کە هونەرمەندێک پێشوازی لێکرا و سەعاتێک قسەی لەگەڵا ئەکرێت هونەرمەندەکە خۆی لەوانەیە بڵم چوار گۆرانی نییە گۆرانی بێژ ناوی نانێم هونەرمەند ناوێنم گۆرانی بێژەکە خۆی لەوانەیە سێ چوار گۆرانی نەبێت نەکسیدی هەرچی گۆرانیشی نەبێت قەبارێکیان پێیاوە و یان ساعاتێک بەرنامێکی تەلەڤیزۆنی پێوە سەرقاڵەکەن و خەڵکی پێوە سەرقاڵەکەن ئەمە سووری هەموو لایەکە من لەوانەیە بڵێم تەنانەتنی ئەو ئاوازدانەر و لە کامێرەمان و لە هەموو کەسێکە یەکێک شەرنی هەموو شتێک بە پارە بکرێت کە یەکێک ئەبینیت بە ئاوازدانەرێ بیت توانای دەنگی ئەوە نییە یان توانای گۆرانیوتنی ئەوە نییە غەدرە ئاوازی بیتە بەڵام هونەر و گۆرانی ئیمکانێت و توانایە بەهرەیەکە خوا ئایبەخشە بە ئینسان یعنی من ئەوتا مۆسیقا لێمە گۆرانی لە قەت لە ڕوو نایە بخۆم بڵم گۆرانی قەت لە ڕوو هەتا ئێوە لە 76 تا ئەمڕۆ من
لەو بوارە ئیشم کردو لە تیوی مەولەویە و لە دەیان تۆماری تەلەڤیزیۆن و لە دەیان حەفلە و فیستیڤاڵە بە خۆم ڕنابێنم بڵێ بکارمان ئەخر مامۆستایان ئەوە لە تەواضعی جەنابتەوە نانی بەڕاستی هونەر و هونەرمەند ئەوە نییە کە تۆ لە شەو ڕۆژەکە بێ هونەرمەند زۆر ڕاست یعنی ئەو تا تۆی خانمی چۆک و تۆ من ئاگایارم لە پەیمانگە نەرجوانەکانی سلێمان دەست پێ کردو لێرە لە لەندەن خەریکی خوێندن بووی یعنی تۆ ئەکرێ ساک تۆ بڵێ هونەرمەند سەرباری ئەوەی کە ئەو هەموو زۆر سپاس ئەگەر بە هونەرمەند بەڕاستی حەقی خۆتە حەقی خۆتە ئەی هونەرمەند دەبێ وابێ لە کاتێکا هونەرمەند دەبێت لە شتێک ینی باگراوندێکی مۆسیقی باشی هەبێت لە مەقاماتە ئەوەی کە من لە تیبینیم لە تۆ کردووە تۆ لە ئەمە مەتەحنیە هی خۆت ئەمە بەڵام شتێک ئەبێ باس کرێ یعنی کەم هونەرمەند هەیە خۆی ئەیە لە قەرەی مەقام بەڵام گۆرانی بێژی ئێستاە بەس ئەیلێتەوە ینی گۆرانی بێژ نییە هونەرمەند نییە گۆرانی ئەڵێن خۆی لە زمانی عەرەبیە مطریب و مغەنی و موئەدیمان هەیە سێ چوار نەو ئەدرێس چۆنەڵی پاشگریان پێشگر ئەخرێتە پێش هونەرمەندەکەوە مطریب لە تەڕەبەوە لە تەتریبەوە هاتووە لە کووردا بەداخەوە ئەومان نییە بە هەمومان ئەوترێ گۆرانی بێش ئیتر باش بێ خراپ بێ مەقام بزانێ نەزانێ گۆرانی شاد بڵێ خەمناک بڵێ مەقام بڵێ نەیڵ هەمووی پێدەوەدرێ گۆرانی بێش خۆی گۆرانی بێژ لە یعنی تەنها گۆرانێکە ئەبێژێ بەڵام هونەرمەند ئەڵی هونەرمەند من بۆیە تۆم بە نمونێ نایەوە تۆ بە پلەکانە ڕۆشتووی مەقامێکی هەڵەبجەیی ئەو سەردەمەی گوێم لە بەستەی بەلەنجە بوو کە بارەسێ و ئاراستەکەی بەروشاری هەڵەبجە بوو هەڵەبجە شای پەری و دڵبەران بوو کانی ئاشقان قیبلەی پەیمان پەروەران بوو ئەوێ سەرچاوەی چاوگەش و ڕەش برۆ بوو ڕوبەناری مەمی سینەی تامەزرۆ بوو هەڵەبجە شوێن فریشتەم بوو بەهەشتم بوو پێدەشتی ڕوو لە هەوراباری گەشتم بوو هەڵەبجە جێی دایک و براو خوشی شیرین خەوی شیرین شەوان لە لای ئەوان دەیدیم یەکەم خۆشەویست یەکەم کچ یەکەم هاوسۆز لەو هەوارە پیرۆزەوە خۆی گەیاندا یەکەم دیوانم بە ناوی کسفۆسۆس هەر لەوێشدا چەند شاعیرێک دەستیان گوشید ئەحمەد موختاجاف گۆران بیری کوردایەتی و ڕازگۆییان پێدەبەخشید نالی مەولەوی کەمالی هەژار شەونم شارە زووری شەوانە وشەی وشەیان بە دیدەمدا ڕادەبووی کاک بۆتان لەبەرەوەی ئێمە لە لەندەنا جەنابتانە ناسین هەمیشە کەفەری گۆرانەکانی هونەرمەند کەمال محەممەد دەکەیتەوە ئەمەیان بۆ هونەرمەندی تر نییە لە شارە هونەرمەندەکانی تریش هەمووی هاوڕێی ئەزیزن و هەموو گوێ لە هەمویان نەگرم و بەڵامی تر جاری وایە یەکێکیان لاو تایبەترە بێت لەوانەیە هەواداری یەکیان زیاترە بیتر لەوانەیە بەهۆی ڕابردووە کە مەسەلەن لە گەنجیمەوە لە هەشتاکانەوە لەسەر گۆرانی کەمال محەممە و خوالی خۆش بوو کاروان عوسمان و ئەمانە فێری گۆرانی گیتار لیان بووم و لەسەر بەهۆی گۆرانەکانی ئەوانەوە زیاتر دەسماوەتە گیتار و حەزم لە گیتار لیان کرد هەر بۆیە یعنی تیامە ماوە تۆ بەش جۆرێکە هەم هەوادارێکی گەورەیم هەم هاوڕێکی خۆشەویستیشمە هیوای تەمەند درێژی بۆ هونەرمەند کەمال محەممەد دەخوازین بەڵام پێمان خۆشە گوێمان لە گۆرانەیەکی تر بێ تەکیدم هەری کەمالیشە باشنیکارێکی گۆرانی بێژ تشناتوان بۆ بڵێن بەزەگەر حەستان لەی کاکەمالێ وەڵێ کە کاگۆتانمان بینی واتە کەڤەری کەمال محەممەد تەواو
تۆ چەترەی کە هاوڕێتە ڕۆژی تەموو باران و تاو دەستت ئەگرێ جێت ناهێڵێ تا داتە دەستی هەتا تۆڕێ یەکەم هەنگاو دەست پێ دەکاتە دڵی من خۆزگەوام لێون نەکەینم خەیتانە و دەریای بێبن تۆڕێ یەکەم هەنگاو دەست پێ دەکاتە دڵی من خۆزگەوام لێون نەکەینم خەیتانە و دەریای بێبن تازە گۆڵی چیم بۆ دێنی کە من دڵما خەڵوەریوە لە هەواری خۆشەویستی هیچ ئارامی یاقتیانە دیوە عاشق وەکو دەریاوایە چەند شەپۆل پێی لە جێ خۆتی لە باڵندەی قەپەزەکی چەند هاوەرکەی دیل و کوتی عاشق وەکو دەریاوایە چەند شەپۆل پێی لە جێ خۆتی لە باڵندەی قەپەزەکی چەند هاوەرکەی دیل و کوتی دیل و کوتی دیل و کوتی هەر بژی دەستخۆش دەستەکانە خۆش بێت. پیاسەیەک بەناو یادەکانمان دێمەوە و پیاسەیەک بەناو یادەکانمان دەکەمەوە دەچمەوە شێمحێدین و بەدەم گۆرانی میدیا و مستەفاوە دەڕۆم و شێخ فەتاح و شێمحێدین دەڵێمەوە دێمەوە و بە قردێ لە سپێکەم دەڵێم ئەوە قوتابخانە سەرەتایەکەمە کە ناوی کوردستان بوو لەگەڵ وردیلەکانی هاوڕێمدا هاوارمان دەکرد کوردستان کوردی لێ دەبارێ دێمەوە و بە کراسە سپێکەم دەڵێم ئەوە دواناوەندی سۆلافە کە لە یەکەم هەنگاومدا لەگەڵ گوڵدەم بە خونچەکانی هاوڕێمدا ژووری ئیتیحادمان سووتان و دێمەوە ئیدوار سەعیدی بیرمەند لە وەسفی غوربەتدا دەڵێ ئەوانەی غوربەتی نیشتیمانن بە هەڵواسراوی درێژە بە ژیانیان دەدەن چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا هۆگر دەبن و نە بە تەواوی لە ڕابردوودا دادەبڕێن. ئازیزان تا دیدارێکی تر لەگەڵ مروارەکانی غوربەتدا بە خۆشەویستیتان دەسپێرم.
بسم لي بقرا سرا صيباني بسم لي بقرا سرا صيباني لا من مالي زور